لە دوای ساڵی 2023 هاوردەکردنی بەلێشاوی ئۆتۆمبیل بووە هۆی قەرەباڵغکردنی شەقامەکان و هاتوچۆیان لە شارەکاندا ئاڵۆز کرد. ڕەنگە لە ئێستادا هیچ پلانێکی بەرپرسانی هاتوچۆ هێندەی قەیرانی دارایی کاریگەریان لەسەر کەمکردنەوەی هاوردەکردنی ئۆتۆمبیل نەبوو بێت. بەپێی ئەمریکی هاتوچۆی سلێمانی پێش ساڵی 2013 و دروستبوونی قەیرانی دارایی ساڵانە 45 بۆ 50,000 ئۆتۆمبیلی نوێ لە سنووری پارێزگای سلێمانیدا تۆمار دەکران. بەڵام لە ئێستادا ئەو ژمارەیە بۆ نزیکەی نیو هێندە کەمی کردووە و لە ساڵی ڕابردوودا تەنها 26,000 ئۆتۆمبیلی نوێ تۆمار کراون. ئاماری تۆمارکردنی سوارڕە و لە ساڵی 2015 لە بەڕێوەتی کاروباری هونەری لە هاوچۆی پارێزگای سلێمانی بەم شێوەیە بووە. ئۆتۆمبیلی تایبەت 10,813، ئۆتۆمبیلی کرێ 1,619، ئۆتۆمبیلی بارهەڵگرت 12,163، ماتۆر 189، کشتوکاڵی 746، بیناسازی 480. خاوەن پێشانگەکانی ئۆتۆمبیل دەڵێن لە ساڵانی ڕابردوودا بەتەنها لە دەروازەی سنووری ئیبراهیم خەلیلەوە زیاتر لە 100,000 ئۆتۆمبیل هاوردە دەکران، بەڵام ساڵی ڕابردوو ئەو ژمارەیە نەگەیشتووەتە 50,000 ئۆتۆمبیل. بەپی تەڵەبەوەی کە تەڵەب نەبێ خەڵک نایەنێت کە نافرۆشی بینی بۆ ئێرە ساری 2014مانێ ماوەتەوە نسرف نابێ. مشتری نەماوە لە سایب نەماوە جارەکە چاو جارانە مشتری نییە کەس پاری پێنووی کە پارش پێ بێت لەم زروفەیە دەری ناکە و وەزعەکە باش نییە و بودجە نیە و مەعاژ نییە خەڵک ناوێرێت زۆر سیارە بگۆڕێ. قەیرانی دارایی تەنها کاریگەری لەسەر ئاوردەکردنی ئۆتۆمبیلی نوێ نەبووە، بەڵکو بازاڕی کڕین و فرۆشتنی ئۆتۆمبیلیشی لاواز کردووە و هەندێک فرۆشیار دەڵێن مانگ هەیە تەنها یەک ئۆتۆمبیلیان فرۆشتووە. جاران سیارەمانێ هێنا یعنی جاری وا بەربەستە شەحنەکەەوە تا دائیگیرا 3-4 معاملەی پێوە ئەکرادا پێشەوەی کە دابگیرێ. ئێستا سیارانین بە 3 مانگ بە 4 مانگ ناتوانین سەفەرێ بکەین بۆ دووبێ بچین سیارە بێنین. قیستەکانی جێستە کەس نایبا بە قیست. ئێستا بەبێ بێمەعاشی و بێموچەیەوە کەس ناتوانێت سیارێک بێنێ بە قیست چکە تەمینیە لە مەعاشەکەیە. لە دەی ئەیلولی ساڵی 1970 یەکەم ئۆتۆمبیل لە بەڕێوەبەراتی هاتوچۆی سلێمانی تۆمار کراوە و تا ئێستا ژمارەی ئەو ئۆتۆمبیلانەی تۆمار کراون گەیشتوونەتە زیاتر لە 445,000 ئۆتۆمبیل. جگە لەمەش نزیکەی 65,000 ئۆتۆمبیلی ئاڕم لە شارەکەدا بوونی هەیە. پێدەچێت تاکە سوودمەندی قەیرانی دارایی تەنها شەقامەکانی کوردستان بن، چونکە بووە هۆی ئەوەی هاوردەی ئۆتۆمبیل بە ڕێژەی لە 140 کەم بێتەوە. خۆگەر بەو شێوەیە نەبووایە ئێستا نزیکەی 30,000 ئۆتۆمبیلی تر بە تەنها لەم شارەدا هاتوچۆی دەکرد. ئاواد مەحمودیان ئارتی، سلێمانی.